ڕێژ درۆبنا ڕێژ یەکجێ سەدی مەڵوشیچکە زەمن و درێژ Reż, 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 drobniućka, jeśli syjdzie moja mila maluczka. Haj, 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 zelení haj, na mě se děvčica nespolehaj, hej, budeš-li se spolehati, hej, veru budeš banovati. Hej, krás, zelený krás, hej, na nebo žen něco ukrás, hej, nebo koně, nebo volí, hej, nebo dívča po mé voli. Po potoce chodila, drobné rybky lovila, po potoce chodila, drobné rybky lovila. Kač, 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 kačena, hej, nasypu ti zeleného jačmena. Kač, 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 kačena, hej, nasypu ti zeleného jačmena. Kdo ječmena nejídá, vyšidit sa tím nedá. Kdo ječmena nejídá, ošidit sa tím nedá. Falešné oči máš, za jinýma pozeráš. Falešné oči máš, za jinýma pozeráš. خۆش بێ ئازیزان خۆشەویستان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵین لە پرۆگرامی کورسات مەگەزین بە ئێوەی خۆشەویستەگەین پرۆگرامی ئەم ئێوارەیەمان تایبەتە لەگەڵ یەکێک لە باندە میوزیکێ چیکێ زۆر بەناوبانگەکان بێگومان ئەم باندە بۆ ناسراون کە ئیلهامی کارەکانیان لە موزیک و کللتوری جیهانەوە و لە وڵاتانی ترەوە وەرەگرن. گروپی موزیکی بەردۆلینۆ گروپێکی چیکی زۆر بەناوبانگن لە ساڵی 2008ەوە دەستیا بە کارەکانیان کردو و کۆنسێرتیان لە زۆرێک لە وڵاتان کردووە. بێگومان هۆکاری ئەوەی کە ئەمڕۆ لە پرۆگرامی کورسات مەگەزین میوانن و لە کوردستانن لەبەرەوەی کە ڕۆژی نیشتیمانی کۆماری چیکە و هەروەها لە ساڵی 2006ەوە کۆماری چیک یاخود وڵاتی چیک لە یەکەم وڵاتی ئەجنەبی بووە کە توانیوێتی لە کوردستان بارەگا و شوێنی هەبێت و بێگومان ئەم گروپە بۆ دووەمین جارە لە پرۆگرامی کورسات مەگەزین جاری پێشوش هەر لەلایەن منەوە میوانداری کران دووبارە بەخێر هاتن بەخێر بێن سەرچاو بۆ پرۆگرامی کورسات مەگەزین. زۆر خۆشحاڵە بم ئەمڕۆ لەگەڵ ئێمە ئامادە بوون بێگومان لەگەڵ یەکێک لە ئەندامانی گروپەکەتان کە ئەویش زۆر بەڕێز پاڤڵ فیشەرە قساکەم. من هۆکارێکی بچووکە مود لەسەر ئەوەی کە یان باسێکی بچووکی گروپەکەتانم کرد پێم خۆشە ئێوە زیاتر پێناسەی خۆتان بکەن ئیلهامی کارەکانتان و هۆکاری سەردانەکەی ئێوە بۆ کوردستان جگە لەوانەی کە من باسم کرد. سڵاو لە هەمووتان من زۆر خۆشحاڵم کە بتوانم لێرە بم لە بڕۆ لەگەڵ ئێرە لە کوردستانیش بۆ بتوانم بەیەکەوە بتوانین لێرەدا کۆنسێرتێک بەیەکەوە ڕێک بخین. ئەمە شتێکی زۆر مای خۆشحاڵیە بۆ ئێمە کە بتوانین ئەو کارە بکەین. کە بتوانین لێرەدا لەگەڵ یادی کۆماری چیکدا بیکەینەوە لە کوردستاندا بتوانین بوونمانە بێ. ئەمە یەکەم جارە لە کوردستاندا کە برێم ئێمە زۆر خۆشحاڵین کە ئێمە ئێستا لە سلەیمانین و کاتێکی خۆش بەڕێ دەکەین کە بتوانین هەموو لایەکان سلەیمانی ببینین هەموو لایەکانی میوزیک و کارە ناوازەکانی ئێرە ببینین. ئێمە وەکو گروپی خۆمان زۆر خۆشحاڵ بووین بۆ کارەی کە کردومانە کە بتوانین میوزیکێکی خۆشحاڵی
ببینە هەمووان تەنها میوزێکی سەرکەشی نەبێ بەڵکو میوزێکی تایبەت بێ میوزێک بێ کە هەمووان بتوانن سوود لێ ببین و چێژی لێ ببینن ئەم میوزیکانەیە ئێمە لە ئیلهامی خۆمانەوە بۆمان هاتووە ئەمانەوێ ئەوەی کە کللتوری ئێمە لەگەڵ میوزیکا تێکڵاوی بکەینەوە کە بتوانین بڵاوی کەینەوە لەسەر بابەتێکی تایبەتی ئێمە کاریگەریمان نەبووە بەڵکو ئێمە ویستمان بە شێوەیەکی گشتی باز لە میوزیک و کللتور و ڕۆشنبیری خۆم بکەین باز لە وڵاتەکەی خۆمان بکەین کە بتوانین ئێمە وەک لە وڵاتی چیکێکە ئەوەی کە لە توانامانایە و فێری بووین کە بتوانین لە بۆنەکانمانە دەری بڕین لێرەشدا بتوانین ئەو کرد کە ئیلهامی کارەکانی ئێوە مرج نییە لە کولتوری نەتەوەکانیان کەڵچەرێکی تایبەت بە نەتەوەکان بێ کە هاتیتە کوردستان کە ئێوە هاتنە کوردستان و گوێتان لە گۆرانی کوردی بوو یەکەم شت کە تێبینیتان کرد چی بوو و هیچ لێکچوونێک هەیە لەگەڵ ئەو کەڵچەرانە یان ئەو وڵاتانی کە ئێوە بەرهەمتان بۆ کردوونیان بەرهەمەکانی ئەوانتان بە شێوازی خۆتان و بە ستایلی تایبەتی خۆتان وتوەتەوە. من باوەڕم بەوە هەیە کە هەر یەکێک لەو کەسانی کە بە زمانێکی لە میوزیک گردەکە لە دڵیەوە یەتە دەرەوە زمانێکی گشتیە زمانێکە خۆشەویستیە زمانێکە ئەوەی کە ڕۆژانە چی بیری لێ دەکاتەوە ڕۆژانە خەم لە چی دەخوا ڕۆژانە بەچی دڵی خۆش دەبێ بکە ئەو لەرگە ئەو موزیکۆ بتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو بارودۆغا کە بتوانێت بێکەوە ئەنغامی کی بۆ دروست بکە بۆکو گۆرانیەک وەکو میوزیکێک بێباتەوە من هەموو کاتوتمە میوزیک بۆ هەمووانە میوزیک بۆ تاگ نییە میوزیک بۆ هەمووان دەتوانن گوێی لێ بگرن دەکرێت لە گوێیە گرێکەوە بۆ گوێگرێکی تر جیاواز بێت بەڵام میوزیک بۆ هەمووانێ ئەوەی کە ئێمە کردمان لە هەولێر ئەو کۆنسێتێکە لە هەولێر کردمان کۆنسێتێکی زۆر سەرکەوتو بۆ هەمویان خۆشیان ویست هەمویان هەناسەیەکی ئاشتی خۆشیان هەڵوێ و هەمووان بەیەکەوە هەستت دەکرد کاتێکی خۆش بەسەر دەکەن بۆیە دەکرێت میوزیک کاتێک لە ناخی دڵتەوەیە کاتێک لە دڵی تۆدەوەیە لە قوڵایتەوە دەبێتە شتێکی جیاواز هەمووان چێژی لێ دەبینین ئەمە مانای پاڵەوانێتی نییە مانای شتێکی تایبەت نییە بەڵکو ئەمە ئەوەیە کە بتوانیت چێژ ببەخشی بە کەسانی تردا میوزیک لە هە شوێنە بێت لێرە دەبێت لە ئەمریکای لاتینی بێت لە هەر شوێنێک دەتوانم بڵێم میوزیک هیچ کاتە سنووری نەبووە. پێم خۆشە پرسیاری ئەوە بکەم کە ئێوە گروپەکەتان زۆر فرە ڕەنگە زۆر ڕەنگە و ڕەنگە ئەو مەسجەی کە ئەتانەوێت لە ڕێگەی کارەکانتانەوە بە تایبەتی کاتێک کە سەردانی وڵاتانی جیاوازەکەن جگە لە وڵاتەکەی خۆتان ئەو پەیامی کە ئەتانەوێ بیگەێنن لە ڕێگەی بەرهەمەکانتانەوە چییە؟ Well, yes. Well, when we ئەمە ئامانجمان لێرەدا ئەوەیە کە بتوانانی ئەو کۆنسێتانەی کە دەیکەین کە ئامانجی ئێمە لە مێداوەیە کە بتوانین ئەوەی کە هەمانە بە هەمووانی بناسیێنی وە بڵین کە میوزیکێکی تریژە میوزیک زۆر فراوانە میوزیک لەوە زیاترە کە ئێوە دەیزانین کە شتێکە کە میوزیک هەمووانمان هەموو کەلتورەکان بەیەکەوە ئەبەسێتەوە بەڵام بە شێوەیەکی جیاواز وەکو پێشووتریش من وتمە ئەمە دەمانەوێ ڕێگەکەی بەرین دەمانەوێ بناغی میوزیک بەرین و بۆ شتێکی جوان بەکاری بهێنین و هەمومان بتوانین لەو تاقیکردنەوەی کە هەمانە بە شێوەیەکی باش سوودی لێ وەربگیرین و بتوانین هەمومان بتوانین لە چێژ لەو کاتانە وەرگنەوە بۆیە من دەڵێم هەمووان دەتوانن خۆیان کۆ بکەنەوە گوێ لە گۆرانی ناوچەکانی خوان و ناوچە جیاوازیەکانی تری بێژێگە دەکرێت قورس بێ دەکرێت لە هەندێک کاتا ئاڵۆز بێ ئەو میوزیکانە بەڵام دەتوانن هەمووان سوودی لێ وەرگیرن. خۆشە گوێمان لە بەرهەمێکی تر بێ ئەکرێ؟ Okay, so now we are going to play
لە ئێستادا ئێمە دەتوانین لە ئێستادا یەکێک لە ئامێرەکانمان دەژەنین کە ئامێرێکی سکۆتلندیە بۆندێکی سکۆتلندیە لە یەکێک لە هاوڕەکانمەوە وەرگرتووە کە لە ژەنەوە ئەمەش میوزیکی کلاسیکی سکۆتلندیە ویستمانە لێرەوە باسی بکەین و بتوانین لەوێ و بتوانین زمانی ئەوانیش بگەێنین و ئەو دانسەشی کە لەگەڵیدا دەکرێت تایبەتە بە سکۆتلەندە. دەستان خۆش بێ پێم خۆشە پرسیاری ئەو ئامێرە بکەم ئێمەش ئامێرێکی لەو شێوەیەمان هەیە پێی ئەڵێن دەهۆڵ ئەتوانی دیتیاڵی زیاترمان بیتێ لەسەر ئامێرەکە پێشتر ئاماژەیەکی کورتت پێیە. Sorry, I couldn't hear all the question, but you mean about violin? ئەو ئامێریان. Yes. Well, this instrument, this instrument violin was built. ئەمێرە لەیەکێک لەلایەن یەکێک لە زانە میوزیکژەکانەوە لەلایەن مامۆستاکانەوە بە تایبەتی دروست کراوە بۆ من. ئەمە دەتوانم بڵم دە ئامێرێکی نمونەیە ئامێرێکە لەسەر شکڵە کۆنەکەی دروست کراوە بە تایبەتی دروست کراوە بۆ میوزیکی ڕۆژهەڵات نەک بۆ میوزیکی ڕۆژئاوا بەڵکو بۆ ڕۆژهەڵات دروست کراوە. ئەمە وەکو تایبەتیەکان خۆیان وەکو بەریتانیەکان لە سکۆتلەندەکە بەکاریانێنەوە بەڵام من خۆم ئەمە لە ماستەرەوە هێناومە کە بتوانم لێ فێر بووم و بتوانم زانیاری تەواوتیم هەبێ لێزەوە خۆی لە پێشدا لە کۆریاش بەکار وڵاتانی کە ئێوە سەردانیانەکەن بۆ نمونە کە دێنە کوردستان تێبینی ئامێرە میوزیکێک کوردیەکانەکەن و هەوڵەدەن کە بیبەنەوە لەگەڵ خۆتان تێکەڵی بەرهەمەکانی خۆتانی بکەن.
You mean the drum? Yes. Okay. Well, it wasn't particularly. بەڵێ ناتوانین ئێمە بە تایبەتی بتوانی هەمووی بەرین لەگەڵ خۆمانە ئەمانە شتێکی قورسە بێەوە کێشەیەکی زۆرمان بۆ دروستە بێتەوە ئەوەی کە زۆرتر قورس ئەبێتەوە بۆ ئێمە کە ئامێری زۆر گەورە هەیە کە ئەمانوێت لەگەڵ خۆمان نبینێ وەکو چەلو ئەوانی ترکەمانە زۆر قورسن گرانن و بۆ گەشتکردنیش پارەیەکی زۆری دەبێت ئەمانە دەبێت ژووری تایبەتیان هەبێت و دەبێت لە شوێنێکی تایبەتە دابدرێت بۆیە بەداخەوە ناتوانین لە هەموو شوێنە ئامێرەکان بەرین لەگەڵ خۆماندا. زۆر باشە بەرهەمێکی تر بەڵام باسێکی بەرهەمەکەمان بۆ بکە ئەم بەرهەمەی تریان ناوی چییە و ئەگەر پەیامێکی لە پشتەوە یان چیرۆکی پشتی بەرهەمەکە زۆر پێمان خۆشە بێ گوێمان لێ بێت. Yes. So we are going to. سادا ئێمە لێ سادا بەردەوام دەبێرین لەگەڵ ئەمریکی تا بەدە کە باس ئەمیش لە جۆرێکی تر لە دانسەکە لە وڵاتی خۆماندا کە ئەو دانسە تایبەتە با وڵاتی چێک و شتێکی زۆر تایبەتە لە لای هەموو چیکەکان و کچ و کۆڕ کاتێک کە بەیەکەوە قسە دەکەن کاتێککە دەیانەوێ یەکتری بەجێ بێڵن بەڵام بە شێوەیەکی ئەوەی کە هەر متمانیان بە یەکتر هەبێ بە شێوەیەکی دڵسۆزانە بێتەوە کە بتوانن داهاتوویەکی باشە بێەوە بتوانن قسەی زیاتر بکەن بە یەکتریەوە سەرڕای جیابوونەوەیان ئەمە دەتوانم بڵە میوزیکێکی هێواشە میوزیکێکی لەسەر خۆیە بەڵام چێژێکی تایبەتی هەیە ئەوەی کە ئەم میوزیکە زیاتر جوانتر دەکات ئەوەیە ئەگەر ئەو کەسانن دڵیشیان ناخۆش بێ کە گوێیان لە میوزیکە دەبێ هیوایان بۆ دروستە بێ هیوایان بۆ دەگەڕێتەوە هەست دەکەن لە نەخی ئەوانەوە هاتووە و ئامان گیانە کە بتوانن ئەو خۆشیە بگەێنەوە من هیوادارم بتوانم بە هەمان شێوە بم. Rozwodzi cała ma rodzina, że si ty chudobnej mamienki dziewczyna, że si ty chudobnej mamienki dziewczyna. Nie daj Boże, nie daj fialence rozkwest, nie daj sa syneczku od sereczki rozwest, nie daj sa syneczku od sereczki rozwest. Ja nie dam, ani nie rozwedu, dokąd ja cereczko, dokąd ja żyw budu, dokąd ja cereczko, dokąd ja żyw budu. دەستان خۆش بێ حەزەکەم پرسیاری ئەوە بکەم ئەم هەموو بەرهەمە جوانەتان چۆن بڵاوی ئەکەنەوە لە دوای ئەوەی کە بۆ نمونە دێنە کوردستان لە پرۆگرامێکی ئەوە یان سبینە کە ئێوە کۆنسرتان هەیە لە شاری سلێمانی بەرهەمەکانتان بڵاو ئەکەنەوە لە سیدیەکە یان ساڵانە
بەرهەمی خۆتان تایبەت بە خۆتان هەیە و ئەوانە وەکو ئالبۆمێک بڵاوکرێتەوە بڵاوێکەکەنەوە ئێوە. Sorry, can you repeat the question? Sorry, I didn't hear. Yes. Well, we are having an absolutely ئێمە ڕێگای خۆمان هەیە بۆ ئەوەی کە بتوانین بەرهەمەکانی خۆمانە کە ڕێگا پێدراوە کە بتوانە لە کۆنسێتەکانە ڕاستە بەرهەمەکانی خۆمان بڵاوکەین کە ئەوەی زۆر کاتێکی زۆر خۆش ببرێت بڵاو دەکاتەوە و لە سوۆشیال میدیاشە لە فەیسبوک و لە هەمانی کە ئەوانە گەنجەکان زۆرتر گوێی لێ دەگرن لەوێشدا بە هەمان شێوە پیجی خۆمان هەیە لە تویتر لەو شوێنانە بە شێوەیەکی گشتی کە بە ڤیدۆ و بە وێنە و کارەکانمان دەدەگرین و بڵاوی دەکەنەوەی بتوانین هەمیشە لەگەڵ فانەکانمانە پەیوەندیەکمان هەژوێ بێ بۆیە ئەم جارەکە هاتوونەتە کوردستان و بۆ ئێمە یەکەم جارمانە لە کوردستان بۆیە ئێمە زۆر خۆشحاڵین کە لێرە بین و کە بتوانین لە کۆنسێتێکی ئاوا بەرهەمەکانی خۆمان بگەێنین و کە بتوانین ئەم کۆنسێتانە بخەین. هیچ بەرهەمێکی کوردیتان هەیە؟ نەخێر نیمانە بۆ داهاتوو؟ لەم کاتەدا نەخێر هیچ کاتێک لێسەدە پلانمانێ بەس هیوامان هەیە. هونەرمەندەکانی ئێمە یان گۆرانی بێژەکانی ئێمە لەگەڵ کەسیان کۆنتاکتان هەبووە لەم ماوەی کە لە کوردستان بوون و لە شاری هەولێریش بێگومان کۆنسێرتان کردووە لە چەند ڕۆژی ڕابردووە هیچ بەرکەوتنێکتان هەبووە لەگەڵ گۆرانی بێژە کوردەکان و گوێتان لە دەنگی هیچ کامێکیان بووە؟ لەم کاتەیان نەخێر هیچ پەیوەندیەکمان لەگەڵ هیچ هونەرمەندێک و هیچ میوزیکژانێک نییە ئەمە یەکەم جارمانە یان بۆ کوردستان بەڵکو ئێمە گوێمان لە چەندین میوزیکی کۆنی کوردستان گرتوێتەوە و ڕیکۆردمان کردووە لە لای خۆماندا و هەوڵ دەدەین پەیوەندیمان هەبێ و ئەوەی کە ئێمە گوێمان لە گەروەک و گروپەکە زۆر دڵمان پێی خۆش بوو و زۆر خۆش بوو و هەوڵ دەدەین کە پەیوەندیەکی باشمان هەبێ بەڵام لەم کاتەدا هیچ پەیوەندیەکمان زۆر باش بەس من کە سێرچم کرد بۆ گروپەکەی ئێوە و بۆ بەرهەمەکانی ئێوە گوێم لێ بوو وتیان ئێوە سرودی نیشتیمانی کوردی ئەزانن سرودی عێراقی کە سرودی نیشتیمانی ئێمەیە. بەڵێ ئەوە خۆشحاڵیە کە ئێمە بتوانین ئەو شتەوەمان لەبەر بێ و گوێشمان لێی بووە و هەندێک زانیاریشمان هەیە لەبەر بەڵام دەوێت کاری زیاتری تێدا بکەین و هەوڵ دەدەین کە زیاتریشی لێوە فێر ببین. زۆر باشە پێمان خۆشە گوێمان لە بەرهەمێکی تر بێ ئەگەر ئەکرێت. Okay. So now we would like to play ئێستادا ئێمە دەمانوێت یەکێکی تر لەم ئەمێرە بتوانین بیژێنین کە ئەمەژێکێک لە جەزیرە تایبەتەکانەوە هاتووە کە باز لە هەنگاوەکان دەکات هەنگاوێک بەرەو پێشەوەنان و ئەمە زۆر دەتوانم بڵێم ئەمە ڕیزمێکی زۆر تایبەتی هەیە ڕتمێکی زۆر تایبەتی هەیە و دەتوانن کاتێکی خۆشی لێوەرگرن.
دەستان خۆش بێ بۆ لەدایکبوونی بەرهەمێکی وەک ئەم بەرهەمە کاتان چەند پێویستە و تێکستی گۆرانەکانیشتان تێکستی بەرهەمەکانتان چی ئەینووسێ؟ کاتێک دەست بە ئیشێکی تازە دەست دەکەین بە گۆرانیەکی تازە ئەمە دەتوانین پرۆسەسێکی بەرهەمهێنانە پێویستە لە چەند هەنگاوێکی سەرەتاییەوە دەستی پێ بکەین کە بتوانی دروستی بکەین وردە و وردە شتەکانی بۆ زیاد بکەین و هەندێک جار دەتوانین دەیگۆڕین هەندێک جار بۆی زیاد دەکەین بۆیە کاتێ یەکەم جار کە ئێمە کۆنسێرتمان کرد دەتوانین بڵم شتەکان هیچ شتێکی ئامادە نەبوو بەڵام ئێمە پێویستیمان بە دوو کاتژمێر بوو بۆی کە بتوانین خۆمان ئامادەکەمە باش 2 ساڵ لەبوو پێشە دەکەم و ئەوەی کە لە ئێستادا گوێ لە بوو ماوەی 2 ساڵە ئامادەکاری بۆ دەکرێت و بەردەوام بووین لەبەر کاتی بەرنامەکەمان پێمان خۆشە زیاتر گوێمان لە بەرهەمەکان بێ بەڵام وەکو دوا پرسیاری من ئێوە دوێنێ
کۆنسرتێکتان هەبوو لە شاری هەولێر فیدباگی ئەو کەسانی کە لەوێ ئامادە بوون چی بوو وە سبەینێش ئێوە لە شاری سلێمانی لەسەر شانۆی ڕۆمانی کە یەکێکە لە ستەیجە جوانەکان لە شاری سلێمانی و دڵنیام کۆنسرتێکی زۆر جوان پێشکەشەکەن. بەڵێ ئەوەی کە کۆنسرتی لە هەولێرکردمان ئەوانی کە ئامادە بووان زۆر دڵیان پێخۆش بوو وەجێ کاتێکی خۆشیان بەڕێکەوە هیوادارم بەیانیش بە هەماشەوە و تاکیدم کەوا دەبێ و داواکارین لە هەمووان بەبێ جیاوازی سبەینێ ئامادە ببنەوە کە ئەو شوێنێکی زۆر تایبەتە و شوێنێکی زۆر سەرنجڕاکێشە کە بیمانە بێن و لەبێدا ئامادەی کۆنسرتەکان بێن کە بتوانن لێەوە زیاتر لەگەڵ خەڵکەکاندا بتوانین لێ نزیکۆ یەکتری و بینەوە بتوانین کارێکی زیادون کۆنسرت بۆ خۆشە کاتێکە قەڵە باڵغ دەبێ و دەنگێکی زۆری لێ دەبێ بۆیە لەم کاتەتا من داوا لە هەمووان دەکەم کە بێن و بتوانن کاتێکی خۆش بەڕێکەن لەگەڵ میوزیەکانی ئێمەوەهی ئێمەش ئەوەی لە دەستمان بێ باشترین پێشکەش دەکەین بۆ هەمووان. ئەم گروپە کە یەکێکە لە گروپە بەناوبانگەکانی چیک سبەینێ یاخود خۆیان بانگێشتانەکەن بۆ ئەوەی کە سبەینێ لە هەواری شار لەسەر شانۆی ڕۆمانی کۆنسرتێکی زۆر جوان پێشکەشەکەن و کۆنسرتەکە بەبێ بەرامبەرە و ئەم گروپە جوانە ئێوە بانگهێش دەکەن بۆ ئەوەی کە سبەینێ لەسەر شانۆی ڕۆمانی ئامادە بن. پێمان خۆشە گوێمان لە بەرهەمێکی تر بێت و لە دوای ئەم بەرهەمە ناوبڕێک وەرەگرین و دواترە گەڕێمەوە وڵاتان. فەرموون. زۆر سپاس بۆ ئەوەی بانگێشتنی بێ ئێمە زۆر خۆشحاڵین کە لێرە هەین ئەم گۆرانیەمان گۆرانیەکی جیپسۆنە و شتێکی باسی ڕشتێکی ڕوند دەکرێت تۆزە قورس بێ بۆ ئەم ناوچانە تۆزە شتێکی جیاوازە بەڵام هەوڵ دەدەین کە لەگەڵ میوزیکەکانی تردابی گونجێن و ئەو کاتانەیە کە باز کە کەسانێک بە بۆی خەمەوە هیچ شتێکیان پێ ناخورە بێ ئەمانەوێ ژیان باسی ژیانکەین بەبێ هیوە.